دۆخی ئاڵۆزی خۆڕەڵاتی ناوەڕاست وا دەبینرێت کە مەترسی شەڕی چەند لایەن یان وڵاتی لە گۆڕەدا بێت. بە تایبەت لە سووریا کە چەندین وڵات بەکردەوە هەوڵ دەدەن کارتێکردنیان لەسەر ئەو وڵاتە هەبێت. لەو نێوەدا ئێران و ئیسرائیل لەم دوانەدا ڕاستەوخۆ بەرەنگار یەکتر بوونە کە ئێران لە ڕێگای فڕۆکەی بێفڕۆکەوان هەویستی زەبر لە ئیسرائیل بوەشێنێت. دوای ئەوە ئیسرائیل چەندین هێڵی سووری سەبارەت بە کردارەکانی ئێران لە سووریادا لەبەرچاوە. یەکەم هانی میلیشیاکانی خاوەن پشتیوانی ئێران وەک حیزبوڵڵا یان میلیشیاکانی تر نەدا بچنە سەر سنووری ئیسرائیل لە بەرزایەکانی گوڵان. دووهەم موشکەکان بۆ نێو سووریا نەگوازێتەوە کە دەکرێت بۆ سووریا و لوبنانی بەڕێ بکەن و پاشان بۆ جەبەخانەی گەورەی حیزبوڵڵا کە تا ئێستاوێ دەچێت 40,000 موشک تێدا بێت. بە تایبەت کارگە بۆ دروستکردنی موشک لە نێو سووریادادا نەمەرزێنێت. سێهەم سیستمی بەرگری ئاسمانی لە سووریادا بەکار نەهێنێت کە دەکرێت کارکردنی لەسەر سیستمی بەرگری ئیسرائیل نەکە لوبنان و سووریا بەڵکو لە بەشی ئاسمانی ئیسرائیلیشدا بخاتە مەترسیەوە. هێرشی موشەکی ئێران بۆ سەر بەرزایەکانی گوڵان نیشانیدا کە توانایی ئێران بۆ ڕاوەستان لە بەرامبەر ئیسرائیلدا جێگای گومانە. پێم وایە هەڵسەنگاندنی ئیسرائیل ئەوە یەکەوە باشتر لە نێو سووریادا پێشی کێشەی لەگەڵ ئێران بگرێت چونکە ئێران لەسەر سنووری سووریا توانایی نییە لە بەرامبەر سیستمی پێشکەوتوی بەرگری فڕۆکەی بفڕۆکەوانی ئیسرائیل لە ڕابوەستێ ویان ئەو لەشکەری کە ئیسرائیل دەتوانێت لە گۆڕەپانی شەڕدا بەکاری بێنێت. ئەمریکا دەیەوێت لە بەرامبەر دەستێوەردانی ئێران لە ناوچەکەدا ڕابوەستێت وەگەڵ شارەزا دەڵێت هەرچەند سیاسەتی بەڕێوەبەرەتی ترامپ بەرامبەر بە ئێران ڕوون نییە بەڵام ئەگەر باسی گۆڕینی ڕژیم بکرێت ڕەنگە ئێرانیش کاردانەوەی بەرامبەر بەو هەڵوێستا هەبێت. ئەگەر ئێرانەکان بێنە سەر ئەو تێگەیشتنەی کە ئەمریکا دەیەوێت ڕژێمی ئێران بگۆڕێت ئەوە دەبێتە بابەتێک بۆ ئێران و ئێمە لە ڕابردوودا ئێرانمان بینیوە کە کاری هێرش بەرانەی ئەنجام داوە بۆیە دەتوانن کاری وا بکەن کە زۆر جێگەی مەترسی دەبێت و لەلایەنی دیکە بۆ زەبر لێدان لە ئەمریکا کەڵک وەربگرن هەرچەندە ئێستا زۆر بە پارێزەوە هەنگاو دەنێن. پامپێو وەزیری دەرەوە چەند ڕۆژ پێش ڕایگەیاند کە بەڕوونی چیان لە ئێران دەوێت ئەنجامی بدات کە یەکێک لەوان کۆتایی پێێنان بە پشتیوانی بۆ گروپەکانی تێڕۆستی خۆڕەڵاتی ناوەڕاستە. وەگەڵ باڵوێزی پێشووی ئەمریکا دەڵێت زۆرتر مەسەلەکە گوشارهێنانە. ئەمریکا تشکی نەخستوە سەر گۆڕانی ڕژیم بەڵکو هەوڵ دەدات بۆ ڕێکەوتنێکی باشتر و لەسەر گوشارەکانی بۆ سەر ڕژیمی ئێران هەر بەردەوام دەبێت. پێم وانە لەگەڵ ئێران شەڕ بکات دەیەوێت گوشار بۆ ئێران بێنێت ئەوەی ئەنجام بدات کە دەیەوێت بەڵام بەهۆی ئاڵۆزی دۆخەکەەوە بۆی هەیە سەرنجامەکەی شەڕ بێت. لایانی دیکە لە مەسەلەی خۆڕەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە سووریادا حکوومەتی رووسیایە کە دەیەوێت زیاتر لە هەریمەکەدا خۆ بچەسپێنێت. رووسیا دەیەوێت بنگەیەکی لەشکری لە هەرێمدا بمەزرێنێت کە بۆ ئەوان زۆر گرینگە بۆ ئەوەش پشتیوانی لە ئەسەد دەکەن هەرویستیانە نیشان بدەن کە لەگەڵ داعش شەڕ دەکەن بەڵام ڕوون بوو بەشێکی کردارەکانی بۆ سەر ئۆپۆزیسیۆنی سووریا بوو کە ئەمریکا پشتیوانیان بووە بەگشتی مەترسی ڕووداوی لە ناکاو و هەڵسەنگاندنی بەهەڵا زۆرە نەتەنیا جێتی ئەمریکا و رووسیا بەڵکو جێتەکانی فەڕەنسا بەریتانیا و تورکیا و گەلێک وڵاتی تر لە مەودایەکی کورتی ئاسمانیدا هاتوچۆ دەکەن بۆیە هەروەها رووسیا بە شێوەیەکی بەرفراوان هەوڵی شێواندنی ڕێوشۆن و پارسەنگی هەرێمی دەدات. لەبەرەوەی لایەنی زۆرتری وەک عەرەبستانی سعودی و هەروەها گروپەکانی میلیشای سەربەیەران لە هەریمەکەدا تێکەڵاون ئەگەری چوونە سەری زیاتری ئاڵۆزی لەگەڵ یەکتر دەبینرێ و شارەزایان لە هەمان کاتدا ئاسۆیەکی زۆر ڕوونبەدی ناکەن بەڵکو بەسراوەتە بۆەوەی هەر لایەن چەندە دەیەوێت لە بەرژەوەندی خۆی لە ناوچەکەدا هەنگاو بنێت.